ئەکەم بەبزان بین و چۆنە لەگە خواردنان زۆرە خۆیت یاکەمە خۆیت؟ من خواردن ئەخۆم بەڵام بە شێوەیەکی ڕێکخرا و منتەزەم. قاوەش زۆر ئەخۆم. جا عادەتەن ئەوەی کە قاوە زۆر بخوات زۆر خەڵەو نابێت، یعنی ئەو خواردنێکی خۆیت باش ئەیسووتێنێ لە باشە کاتە ئەمە هەنێک کەسمان هەیە ئەڵە من هەرچیەک بخۆم قەڵەو نابم و هەنێک کەسیش ئەڵێ ئەو بخۆمەوە قەڵەو ئێستا تۆ لە کامیانیت؟ من ئەگەر قاوەکە نەبێت طبعاً من لە ئەتوانی بڵێ حەدی وەسەط، نە زۆر قەڵەوم نە زۆر زەعیف. ئەگەر بچێت بە ئاسانی کێشە زیاکان کێشە دابزێت من کامیانیت؟ لە حەدی وناڵم نە ئەوەیە قەڵەو بم، یعنی بەدەست خۆمە. بەڵێ وارەوەڵا بەڵێ ئاکەم هەڵبەتە کۆنفرانسی ڕوبەڕووبوونەوەی قەڵەوی بەڕێوە چوە لە هەولێر لە کۆنفرانسەکەدا نوێترین توێژینەوەی پزیشکی بۆ ڕوبەڕووبوونەوەی قەڵەوی خراوەتە ڕوو. ئێمە ئەمڕۆ بە شێوەیەکی گشتی باس لە ئەو کۆنفرانساکەین زین توێژینەوەکان بە شێوەیەکی گشتی کامانە بوون و باسی لە چی کردو و هۆکارەکانی قەڵەوی باسەکەین لەگەڵەوەشە باز لە چارەسەرەکانێکین. بۆم بەسەر زۆر بەڕێز دکتۆر هەژێن تەڵعەت ساڵمانمان لەگەڵا بێت کە بەڕێزیان پسپۆڕی پزیشکی وەرزش و چارەسەری قەڵەوی و هەروەها لاوازین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە بن. دکتۆر سڵاو لەبێت بەیانیت باش بۆ ئامادەبوون، سپاس بۆ دەرفەتی کە بەێمەت بەخشی. سڵاو بۆ ئێوەش بەیانی باش بۆ کەناڵی کورسات نیوز. زۆر سپاس دکتۆر. پێش ئەوی کە باز لە کۆنفرانسەکە بکەین یاخود باز لەو هۆکارانە بکەین کە بێتە هۆی قەڵەوی، ئەمەوێت پێم بڵیت بەکێ ئەوترێ قەڵە و پێویستە کێش و باڵای و کەسە چۆن بێت؟ بگورە وەڵڵاهی وازەح نەبوو پرسیارەکەت. پێش ئەوەی کە باس لە کۆنفرانسەکە بکەین یاخود باز لە چارەسەرەکان هۆکارەکانی قەڵەوی بکەین، ئەمەوێت پێم بڵیت بەکێ ئەوترێ قەڵە و پێویستە کێش و باڵای ئەو کەسە چۆن بێت؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی بۆ دەستنیشانکردنی ڕێژەی قەڵەوی ئێمە هاوچێشەیەک بەکاردێنین، پێ دەڵێن قەبارەی جەستە. قەبارەی جەستە پێوانەیەکە کە درێژی و چێش دیاری دەکا بۆ ئەو کەسێک کە چێشی نۆرمال بێ یان ئاسایی بێ دەبێت ئەو هاوچێشەیە لە 25 کەمتر دەربچێت. بەڵام ئەگەر لە 25 تا 30 یان 30 بەرەو سەر و دەرس و چێژجاد و قەڵەو هەژمار دەکرێت. بەڵێ دکتۆر ئەگەر بکرێت کورتێکمان لە کۆنفرانسەکە بۆ بخەیتە ڕوو پێشنیارەکان توێژینەوەکە بە چه ئاراستەیەکە هەنگاوینەوە؟ بەڵێ بۆ دیاریکردنی هەر کێشەیە پێویستە یەکەم جار هەڵسەنگاندن بکرێ. ئێمە بڕیارماندا بە هەڵسەنگاندنی ڕێژەی چێژزیادی و قەڵەوی لە فەرمانبەرانی دامودەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان 5 نمونە ماوەک لە فەرمانگاکان، ئەو فەرمانگانەی کە تەنفیزین و ئەو فەرمانگانەی کە مەسەرەن کاری تەنفیزیان کەمە بۆمان دەرکەوت کە ڕێژەی قەڵەوی زۆرە لە 1970 لە گەورەکاندا قەڵەونیان چێشیان زیادە بە بەراورد لەگە ڕێژەی ستانداردی جیهانی کە 100 بۆیە ئەوە هانی داین کە هەوڵ بدەین هەڵمەتێک ڕابگەێنین بۆ بەرزکردنەوەی هۆشیاری تەندروستی هاوڵاتیان و فەرمانبەران بۆ ئەوەی تا بتوانین تەندروستێکی باش بۆ هاونیشتمانیانمان بەرپا بکەین. ئێمە دوای ئەوەی کە دیاریمان کرد هەڵمەتێکمان ڕاگەیاندیە کە کەسی چێزیاد وەردەگرین دایانخینە پێشبڕچەیەکەوە. لەو پێشبڕچەیە ئێمە بەرنامەیەکی تەندروستیان بۆ دادنین لە ڕووی وەرزش و خۆراکەوە. دوای ئەوەی پشکنینیان بۆ دەکرێت لەلایەن پزیشکی پسپۆڕ و پشکنینی کلینیکی و تاقیگەیان بۆ دەکرێت. بەرنمەکەیان بۆ دیاری دەکرێت بۆ ماوەی 45 ڕۆژ. کەسەکان براوە دەبن ئەگە 10 چێشیان دابەزان لە ماوەی 45 ڕۆژدا. دوای ئەوەی کە براوەکان دیارییان پێ دەبەخشرێ بە شێوەی ئەو شتانەی کە تەندروستن وەکو پاسکیلێکیان پێ دەبەخشرێ یان کاژمێرێکی زیرەک تا بتوانن بەردەوام متابعی خۆیان بکەن لە ڕووی تەندروستیەوە. ئەمەش ئامانجەکەمان ئەوەیە کە بتوانین خەڵک هام بدەین لە ڕووی تەندروستیەوە گرنگی بەخۆی بدات. باشە بە شوەیەکی گشتی دکتۆر ئەم توێژینەوانە پشتیان بەچی بەستۆ کاتێ لە کۆنفرانسەکە باس کراوە بۆ قەڵەوی؟ بەڵێ ئەم توێژینەوەی کە کردومانە پشتمان بە
فۆرمێکی هەڵسەنگاندنمان هەبوو بەڵێ لەو فۆرمەدا چەندین پرسیار دانرا بوو پرسیارەکان لە ڕووی تەمەن و چێش و پێوانەی BMI و نەخۆشیە درێژخایەنەکان و بەکارهێنانی دەرمانی درێژخایەن و ئایا کەسەکە چالاکە لە کاتی کارکردن لەیان چالاک نێت تەنها لە سەکمێز و کورسی دادەنیشێ یان ڕۆژانە وەرزش دەکا وەرزش ناکە دوای ئەوەی ئەو داتانەمان هەموو خڕ کردەوە ئێمە هەڵسەنگاندنی خۆمان دروست کرد دوای هەڵسەنگاندەکە نەتیجەکەمان بەدەستگەیشت. بەڵێ دکتۆر تا چەند تاچی کورت هۆشیاری هەیە لە بەرامبەر ئەوەی چۆن ڕوبەڕووی زیادبوونی چێژ ببینەوە یاخود دیاردەی قەڵەوی بە شێوەیەکی گشتی مەبەستم بەڵێ بەڵێ پرسیارێکی زۆر جوانە چونکە ئێمە هەلە فۆرمەکەدا پرسیارێکی ئەومان تێدا بوو کە بزانین ئایا کەسەکە هۆشیارە لە ڕووی قەڵەویان هۆشیار نییە خۆشبەختانە زۆربیان هۆشیار بوون کە دەیانزانی کە چێشیان زیادە بەڵام نیان دەتوانین هیچ کارێک ئەنجام بدەن تا لەو قەیرانە ڕزگاریان بێت ئێمە لەو بابەتەوە هەوڵ دەدەین قەیرانەکانی کەسەکان چارەسەر بکەین بۆ کەسەکە تووشی قەیرانێک بێت کە ناتوانێت دەزانی زانیاری هەیە کە لەباری تەندروستێکی خراپدایە لە ڕووی قەڵەوی و نەخۆشی درێژخانەکان بەڵام ناتوانێت هیچ بکات چونکە بەڕاستی ئەمە بە شێوەیەکی ڕاستە و خۆ پەیوەندە بە چۆنیەتی ژیان لایفستایل ئێمە بە هەمان شێوە خەڵکەکان هاوڵ دەدەین هاان دەدەین کە زۆرەتی ژیانی خۆیان چاک بکەن لە ڕووی نووسنە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی وەرشەوە لە ڕووی خۆراکەوە. بەڵێ دکتۆر بەپێی راپۆرتێکی کورساد نیست کە ئەنجامی کە کرده بووی لە سەدا هەشتای کارمەندانی دەستگا حکومیەکان قەڵەون ئەمان هۆکارەکەی بۆچی گەڕێتەوە بۆچی بەم شێوەیە لە سا هەشتا وەکەزانین کە ڕێژەیەکی زۆرە بۆ بورێگە دووبارەی بکەیتەوە بەپێی راپۆرتێکی کورساد نیوز کە کرده بووی لە سەدا هەشتای کارمەندانی دەستگا حکومیەکان قەڵەون یاخود کێشیان زۆرە ئەمە هۆکارەکەی بۆچی گەڕێتەوە بۆچی ڕێژەکە بەم شێوەیە؟ بەڵێ تەوان کەلتور زۆر دەورێکی گرنگی هەیە کەلتوری خواردن کەلتوری وەرزشکردن ئێمە ئەو شێوازەی کە خواردنی ڕۆژانەی خۆمان و ناوماڵەکان و چێشخانەکان زۆر گرنگی بە کاربۆهایدرێت دەدەین وەکو برنجە نانە ئەو شتانەیە ینی شێوازی خواردن هۆکارێکی گرنگە بە هەمان شێوە نەکردنی وەرزش بەداخەوە تاکو ئێستاش نەبووتە کەلتورێکی چەقی و چەسپاو لە ناو ملەتی خۆماندا ناو نیشتمانیان وەرزشکردن ئەمە دوو هۆکاری زۆر گرنگە کە ئەو ڕێژەیە زۆرە هەیە لە نێوان فەرمانبەران و هاونیشتمانیان. باشە دکتۆر بەپێی ئەو پسپۆڕی کە بەڕێستانەیە وەک پزیشکی وەرزش و هەروەها قەڵەوی و لاوازیە توانین بڵێن لە هەرێمی کوردستانەوە کەسانی کە کێشیان زیادە یاخود قەڵەون زیاتر تەمەنێکی گرتوێتەوە مناڵانە یاخود گەنجان و کەسانی کە تەمەنیان هەیە. قەڵەوی طبعاً نەخۆشیەکە لە گشت تەمەنێکدا ڕوو دەدات بە شێوەیەکی گشتی ئەوانی لە خوار 18 ساڵ کێشیان قەڵەویان هەیە بەڵام بە ڕێژەی ئەو ڕێژەیە نییە کە لە ناو گەورەکاندا دیاری دەکرێت و بە هەمان شێوە لە تەمەنە گەورەکاندا ڕێژەی قەڵەوی لە زیادبوونە لەبەر ئەوەی ئەو گۆڕانکاریە فەستە زیانەی کە لە لەشی گەورەکاندا ڕوودات وەکو کەمبوونەوەی مێتابۆلیزم و کەمبوونەوەی ڕێژەی ماسوولکە کەمبوونەوەی جوڵە ئەمان هەموو هۆکارن کە لەگەڵ زیادبوونی تەمەن ڕێژەی قەڵەوی زیاد بکرێتن زیاد بێتن بەڵام بە هەمان شێوە زۆر ڕێگە چارە هەیە کە بتوانین ڕێگا لەو زیادبوونی قەڵەویە بگرین کە لە تەمەنە گەورەکاندا ڕوودەدا. بەڵێ دکتۆر بەپێی راپۆرتێکی فیدراسیۆنی قەڵەوی جیهانی تا ساڵی 2035 زیاتر لە نێوەی دانیشتوان ڕوبەڕووی زیادبوونی کێش و قەڵەویە بنەوە چی بکرێ بۆ ئەوەی لە ئێستا ڕوبەڕووی ئەمە ببینەوە چکە کە بەڕاستی ئەم ئامارە زۆر مەترسیدارە تا ساڵی 2035 بەڵێ ئەوە یەکی لە مەسن ئەو بەڵێ
وایە ئەو راپۆرتەش بەشێک لە هاندانی ئێمە بۆ ئەنجامدانی ئەو کارە. بەڵێ چارەسەریەکەی وەکو وتمان چاکردنی جۆرێتی ژیانی خەڵکە بە هەمان شێوە هۆشیاری زیاترمان هەبێت لەسەر خۆراک، هۆشیاری زیاترمان هەبێت لەسەر وەرزشکردن، چونکە قەڵەوی تەنها نەخۆشیەک نییە، چەندین نەخۆشی لەگەڵ خۆیدا دروست دەکات، وەکو نەخۆشی بەرزبوونەوەی پاڵەپۆستۆی خوێن، نەرزبوو نەخۆشی جەڵتەیە، نەخۆشی شەکرەیە. ئێمە لە ئێستاوە دەستپێکێکی زۆر باش دەبێت کە هەوڵ بدەین کە گشت ئەو کارانەکەیە کە دەبێتە هۆی زیادبوونی چێژ چارەسەریان بکەین. دەکرێت مەسەلەن کەناڵە ڕاگەیاندنەکان، کەناڵەکانی سۆشیەل میدیا هەوڵ بدەن بەردەوام هۆشیاری بدەنە خەڵک لە ڕووی مەترسیەکانی قەڵەوی و دەکرێت ئیڤێنتات واتە مەثەلەن ئیڤێنتی وەرزشی زیاتر بکرێت، وەکو مەسە مارەسۆنەکانە یان مەسەلەن چەندین ساڵاچیە بە تایبەتی لە قوتابخانەکان کە دەبێت هەوڵ بدرێت مەسەلەن منداڵ لە سەرەتاوە فێر بکرێت کە وەرزشکردن بەشێکە لە ژیانی مرۆڤ، هەڵبژاردننی خۆراک بەشێکە لە ژیانی مرۆڤ و بە هەمان شێوە دەلۆ گەورەکان و بە ساڵاتوانیش چاڵاکی تایبەت دەبێت ئەنجام بدرێت بۆ ئەوەی بە باشترین شێوە خزمەتی تەندروستی باشیان پێ بگەێنرێت. باشە دکتۆر، بۆ چارەسەرەکان جگەلەوەی کە باست کرد کە وەرزشکردن گرنگە، هەروەها ڕێکردنەوەی ژیانی ڕۆژانە و ستایلی ژیانی ڕۆژانەش گرنگە بۆ ئەوەی کە کەسەکان تەندروستێکی باشیان هەبێت. بەڵام زۆرێک لە هاوڵاتیان لە ئێستاە ڕویان کردوتە سەر بەکارهێنانی ئەو دەرمانانی کە کێشدا بەزێنێت یاخود کێش زیاکات، ئەمانە تا چەند زیانیان هەیە؟ بەڵێ بەکارهێنانی دەرمان هێڵی سێمە لە چارەسەرکردنی قەڵەوی، بەڵام دەرمانەکان دەبێت ڕێگە پێدرا بێت لە ڕووی لەلایەن دەستگا تەندروستیە جیهانیەکانەوە. بەکارهێنانی جیا دەرمان بە هەموو شێوەیە قەدەغەکراوە لە جیهاندا و ئێستاش ڕێنمایی لە وەزارەتی تەندروستی حکوومەتی هێرێمی کوردستان دەرچووە کە بەکارهێنانی دەرمانی جیایەکان بە هەموو شێوە قەدەغەکراوە، هیچ توێژینەوەیکی زانستیان بەسەردا نەکراوە. بەڵام دەرمانی تر هەیە وەکو دەرمان هەژمار دەکرێن جیایی نین، بەڵام لە هەمان کاتدا لە هەندێک حاڵەتی زۆر تایبەتمەند بەکاردێن بۆ چارەسەرکردنی قەڵەوی. ئەمەش دەبێت دیاریکردنی ئەو دەرمانە تەنها لەلایەن پزیشکی پسپۆڕی تایبەت بۆ بوارەوە بێت. بڵێ دکتۆر، هەڵبەتە جیاواز لەوانەیە کە باست کرد بەشێک لە هاوڵاتیانی دیکە ڕویان کردوتە سەر بچووکردنەوەی گەزا یاخود ماعیدەیان، ئەمە تا چەند زیانێ بەت بۆ ئەو کەسانە و پێویستە چ کەسێک ئەم نەشتەرگەریە ئەنجام بادن لە چ تەمەنێکەوە گونجاوە بۆ کەسانە؟ بەڵێ تەمان دەست خۆشبشاری زۆر باشە. ئەو چاپۆکردنەوە ئێمە بەشێکە لە هۆشیارکردنەوەی خەڵک. نەشتەرگەری گەدە لە هەندێک حاڵەتی زۆر زۆر کەم پێویستە. با بڵێن بۆ نمونە کەسێکی قەڵە وەرگرین، ئەگەر چێشی زۆر زیاد بێت دەبێت لە سەرەتادا بە بەرنامەیەکی تەندروستی تۆکمە دامەدرێت لە ڕووی خۆراک و وەرزش و ئەگەر پێویستیشی بە دەرمان بێت بۆ ماوەی 6 مانگ دەبێت چاودێری بکرێت و دوای چارەسەرکردن دووبارە حاڵەتەکەی هەڵبسەنجێتەوە بزانێت چەند سوودی بینی وە لەو پلانە. ئەگەر سوودی بینی بیت لەو پلانە ئێمە بەردەوام دەبین لەسەر ئەو پلانە. بەڵام حالت هەیە مەسەن ئەگەر چێشی زۆر زۆر زیاد بێت واتە ئەو قەبارەی جەستەی لە 3 زیاتر بێت یان قەبارەی جەستەی لە 35 زیاتر بێت و بەڵام چەند نەخۆشیێکی درێژخانی لەگەڵدا بێت و هەموو شتێکیشمان بۆی کرد چارەسەر نەبوو، ئەو کاتە نەشتەرگەریەکان هەڵبژاردەیەکەن دەتوانین مثلەن مناقەشەی گفتوگۆی لەسەر بکرێت. باشە حاڵەت هەبووە لە کاتی ئەنجامدانی نەشتەرگەریەکانە کە کاریگەری لاواکی لەسەر کەسەکە بەجێ بهێڵرێت؟ زۆر زۆر حاڵەتی زۆر زۆر حالەت هەبووە کە ماکی گەورە لەسەر نەخۆشەکە دروست بووە، مثلەن ماکەکان لەوانەیە تاکو مردنیش حاڵەتی مردن زۆر زۆر ڕووی داوە. حالەت هەیە مەسەلەن کەسەکە نەشتەرگەری کردووە ئیگسکە بچووکردنەوەی گەدا
بەڵام دوای ئەوە تاکو ژیانی ماوە لە کێشەی گەدە دەناڵێنێ حاڵات هەیە گەر کەسەکە سۆنێتی ژیانی خۆی پێش نەشتەرگەریەکە نەگۆڕی بێت دوای نەشتەرگەریەکە بە هەمان دوای 2 ساڵ 3 ساڵ کێشی زیاد دەبێتەوە یان تووشی چەندین کەمی ڤایتامین و کانزاکان دەبێت لە شیدا کە حاڵەتم بینیوە دوای نەشتەرگەری دوای 6 مانگ کەسەکە سەری سوڕاو بڕبێتەوە تووشی شکام بووە لەبەرەوەی یەسکی ئەوەندە لاواز بووە دوای نەشتەرگەریەکە بە بربنەوەیکی بەسیط تووشی پێکان و شکام بووە. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر هەژێن تەڵعات سامان پسپۆڕی پزیشکی وەرزش و چارەسەری قەڵەوی لاوازی سپاس بۆی کەم بەیانێ لەگەڵمان نبوویت وە کۆمەڵێک زانیاری زۆر پێدەین. سەرکەوتوو بن.